سڵاو قوتابیانی بەڕێز لە تاقیکردنەوەی ئەو ڕۆماندا پەیوەندی نێوان ماتەوزە و جوڵەوزە لە دوو بارستایی جیاواز ڕوون دەکەینەوە. ئەمە لە وەرز یەکەم خوێندیتمان پەیوەندی نێوان ماتەوزە پۆتێنشیال ئینەرژی لەگەڵ بارستایی پەیوەندێکی چ هەیە؟ پەیوەندێکی ڕاستەوانە. ئەو تۆپیان کە تۆپی باسکەیە بارستایەکی گەورەی هەیە، ماتەوزە چی؟ گەورەتری هەیە لە چاو، ئەو تۆپە بچووکە. ئێستاگە هەردووچیان لە هەمان بەرزی بە زەوی دادەین. دەبینین هەردووچیان هەمان بەرزی دەبڕن. باشە؟ بەڵام کاتێک تۆپە بچووکە لەسەر تۆپەکە گەورە دادەنین دەبینین ئاڵوگۆڕی وزە لەبینی تۆپی باسکەکە لەگەڵ تۆپە بچووکە ڕوودەدا. لەبەر ئەوی گوتمان ماتەوزەی تۆپی باسکەکە گەورەترا، ئەو وزەیە دەگوازرێتەوە بۆ ئەو تۆپە بچووکە دەیکاتە جوڵەوزە. دەڵێن قیمەتی ماتەوزەکەی گەورەیە، کەواتە جوڵەوزەکەشی گەورە دەبێت بۆ بە خێرایکی زۆر دەردەچێت. هەبوو شێوەیە.